سەرکوتکردنی ئینتەرنێت و فیلترینگی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێران سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. بە پێی راپۆرتەکان نزیک بە 25% ماڵپەڕەکانی جیهان لە ئێران فیلتر کراون. لە ئێران ماڵپەڕەکان بە هۆکارگەلی سیاسی، کۆمەڵایەتی، ئاینی وەک خۆیان دەڵێن ئەخلاقیش سانسۆر دەکرێن. فیلترکردنی ئینتەرنێت لە ئێران چەند ڕێگای گردووە لە دەستڕاگەشتنی خەڵک بە زانیاری ئازاد. چەند بەکارهێنانی ئینتەرنێت لە ئێران دەتوانێت مەترسی ئاسایشی بۆ بەکارهێنەرانی دروست بکات. بەکارهێنەرانی ئینتەرنێت لە ئێران چ ڕێگاگەلێکیان هەیە بۆ پاراستنی پرایڤسی و ئاسایشی خۆیان. ئازیزان بۆ باس لەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوانمان لەگەڵ دەبێت، بەڵام پێش ئەوەی بچین لای میوانەکان فەرمونون لەگەڵ راپۆرتێکی کورت لەم پەیوەندیەدا. ئازادی ڕادەربڕین لە جیهانی هاوچەرخدا بەبێ ئازادی بەکارهێنانی ئینتەرنێت مانایشی ئەوتۆی نییە. هەر بۆیە دەسەڵاتە دیکتاتۆر و ستەمکارەکان زۆرێک لە تۆڕە کۆمەڵایەتی و ماڵپەڕە میدیایەکان و پەیوەندی بە ئازادی مرۆڤەکانەوە یاساخ دەکەن یان دەمنە ڕێگر لە بەردەم وەڵابوونیاندا. یەکێ لە ڕێگە حەلەکانی ئەوەیە کە تا ئەوەی کە پێی ئەکریە حەزف بکە، سانسۆرکە و فیلتر بکات. بەڵێ دەسەڵات لە هەر ئاستێکیا کە بێت بە دوای ئەوەیە کە دەنگی مخالفی خۆی لە بین بووە. هەندێک لە دەسەڵاتداران وەکو وڵاتی ئێران لەوانەیە وەکو تا بڵێن وەکو بۆ نمونە تورکیە بە ڕوونی بە ئاشکرایی دژ بە فەزای ئینتەرنێت و فەزای مەجازی. کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتاوە دەستی کردو بە فلتەرکردن و داخستنی زۆرێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. وەزیری پێشووی پەیوەندیەکانی ئێران مەحموود واعیزی دەڵێت حکومەت نزیکەی 7 ملیۆن ماڵپەر و تۆڕی کۆمەڵایەتی یاساغ و فلتەر کردوون. ئەو کەسانی کە هاتن لە زیندان بەجرم ئەو فعالیت لە فەزای مەجازیە دەستکردەوە، زۆربەیان هەر ئەو چ کە خانمەی محەممەدی ئاماژە پێکردا، کەسانێکم کە خانەدارن یانێ ژنجینانێک بووگەن کە هیچ فعالیتی اجتماعی و سیاسیان نەبوو، کەسانی کە مەسەڵەن لە حین ئاشپەزیە لە ماڵە سەردانێک ئینتەرنێتیان کردەوە پێیان خۆش بووە کە ئاگادار بابەتەکان بن و بزانن چه خەبەرە. لە ئێران چالاکوانانی تۆڕە کۆمەڵایەتەکان زیندانی دەکرێن، تەنانەت پۆلیسی تایبەتیان هەیە بە ناوی پۆلیسی سایبەری. ئەم دیاردەیە دەتوانێت ببێتە ڕێگریکی هەمیشەیی. ئادام کە خەڵک بە هیچ شێوەیە هاوڕاهی ئەم قەزیە ناکەن، هەرچەند مەسئلەی ئیجبارەکان زیاتر ئەوێ، هەرچەند بۆ ماوەیەک احتماڵاً بەگیر و بەبند و تهدید و ئەم جۆرە مەسائلانە هەرە و جۆرەی کە جمهوری ئیسلامی هەمیشە بوویەتی دووبارە هەر ئەی بێت، بەڵام دنیای ئیمڕۆ دنیای داخستن و حەسفکردن و ئینزەوانیە و ئیمکان پەزیریش نییە. ڕۆژ بە ڕۆژ ئەم دریا ئاوەڵاترە بێت و ڕۆژ بە ڕۆژ فەزای مەجازی گەورەتر و گەورەتر و گەورەترە بێت. ئایا چالاکوانان و خەڵکی ئاسایی دەتوانن فلتەر و یاساکردنەکان بشکێن و پەیوەندی و ئازادی تاکەسی خۆیان بپارێزن لە ئێران بە تایبەتی خانمان؟ ئەوەکی بە شێوەی ئام خەڵکی ئێران و وڵاتی ئێران قسەی ئەەکەین، لە وڵاتی ئێرانە تا ئازادی تاکەسی ئەسڵ معنای نەماگە، ئەسڵ وجودی نییە. یعنی خانمێک ئەسڵ خانمێک لە ئێرانە ناتوانێت بە شێوەیەکی تەنها ڕەحەت ژیانێک تەنهای هەبێت. جا ئەوە دنیای چون لە دنیاکەی خۆیە لە کۆمەلگاکەی خۆیە لە کولتورەکەی خۆیە وجودی نییە، تەبیعەتەن دنیای مەجازیەکەش سەختترە بێتەوە. لە نێوان ئازادیەکانی تاکەکەس و خواستی فەرهەنگی و کۆمەڵایەتی کۆمەڵگەشتدا چەندین ڕێیاڵی فەرهەنگی و زانیاری مرۆڤی هاوچەرخ دەبەستنەوە بە جیهانەوە. کۆنتڕۆڵکردن و یاساکردنی ئەم ڕێیاڵانە چەند مەترسیدارە. ئیمام خۆمێنی فەرمانی داوتی غەرب بە ئەمریکا هەمووی دوشمنی ئیسلامن و پێویست ناکات هیچ زانست لەلایەن ئەوانەوە وارەتی وڵاتی ئێران بێ. ئەو زانستە کە پێویستە لەناو قورئان و لەناو حەدیث و ڕەوایەتەکان پێغەمبەرە وجودی هەست، لەسەرەوە ئێمە تەکیاکەین بەوە. چاودێران ئاماژە بەوە دەدەن کە لە ئێران 50 ملیۆن بەکارهێنانی تەلێگرام هەیە. مەترسی ئەوە هەیە دەسەڵاتدارانی ئێران یاساغی بکەن یان فلتەری بکەن. لە کاتێکدا فەیسبوک و تویتەر و ڤایبەر و هەزاران تۆڕ و ماڵپەڕی ئینتەرنێت یاساغ کراون لە ئێران. دیارە نەحوەی مقابڵەی جمهوری ئیسلامی لەگەڵ مەسئلەی تەلێگرام لەگەڵ مەسئلەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە مەسئلەی جەبرە، تا ئەو ئاستەی کە مۆزوعە مەسئلەیەکی حیسیەتی بۆ خۆی، یعنی ئەگەر لەم بابەتەوە شکست خوات کە قەتعەن ئەی خوات بۆی زۆر گران تەواو ئەوێت.
داهاتوو دەبێتە سەنگی مەحەک. ئایا سەرکوتکردن و یاساکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هۆکارەکانی پەیوەندیکردن و ئەنتەرنێت لە ئێراندا سەردەکەوێت یان ئازادیەکانی خەڵک؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. میوانەکانی بەرنامەم حوتەکە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان دکتۆر ڕەحیمی فەرەحمەند بەرپرسی پێشووی بەرەی یەکگرتووی کورد لە ئێران و لێکۆڵەری سیاسی و هەروەها کاک ناسری چەورۆکە پسپۆڕی بواری تکنۆلۆژی زانیاری لە ستۆکۆڵم. بەخێرهاتنی هەردوو میوان بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ دکتۆر ڕەحیم دەست پێ دەکەین. دکتۆر ڕەحیم، بەڕێستان وەک بەکارهێنەرێکی ئینتەرنێت و چالاکی سیاسی لە ئێران بەپێی ئەوە کە پسپۆڕان دەڵێن فیلترینگ دەبێتە هۆی دژواری دەستڕاگەیشتن بە زانیاری ئازاد، ڕۆژانە چۆن لەگەڵ ئەم گرفتە هەڵسوکەوت دەکەن و چەند ئەم فیلترینگە بەڕاستی بووتە کێشەیەک بۆ ئێوە وەک بەکارهێنەرێک؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەران و بیسەرانتان. سروشتیە دیارە دەستڕاگەیشتنی ئازاد بە زۆر شت لە ئێرانە حاسان و ساکار نییە، بەڵام دیارە خەڵکی ئێران بەعام هەمویان ئەوەندەی کە دەتوانن کەرەسەی پێویستیان هەیە بۆ ئەوەی کە لەو فیلترینگە دەرباز بن و بۆ خۆیان بایپەس بکەندەوە قەدا ڕێگەیەکی دیکە بدۆزنەوە بۆ خۆیان دەست بە فیلتر دەست بە کەرەسەکانی ڕاگەیان نیگشتی بگێنن. ئەمەش هەر بەو تەرتیبە بەو چەشنە ئێمەش لەو کەرەسانە ئیسفادە دەکەین و شتێکە کە لە تەواو ئێراندا هەیە. زمانێکی ئەگەر لە بیرتان بێ ماهوارەش لە ئێرانی قەتع بوو، بەڵام خەڵک بە هەر چەشنێک بووە کەڵکیان لێ وەردەگرت. ئێستاش دەسەڵات نەتەنها لە ئێراندا هیچ وڵاتێکی دیکە نەیتوانیوە ڕێگەی لە خەڵک بگرێ کە دەستیان بە ئینتەرنێت یا بە کەرەسەکانی ڕاگەیان دیگشتی بکات. دکتۆر ڕەحیم، پرسیارەکە ئەوەیە کە لەگەڵ ئەوە ڕێگەی لێ نەگردوون چەند ئەم پرۆسەی دەوردانەوەی فیلترینگەکە و تێکشکاندنەکەی دەتوانێت دژوار بێ بە گشتی بۆ خەڵک، ینی ڕەنگە جەناب وەک چالاکێکی سیاسی توانای ئەوەت هەبێ، بەڵام بۆ خەڵکی عادی چی؟ ئەمەش ئەو نەئاسانە بۆ ئەوانیش؟ سروشتیە وەختایکی ڕێگەت دەبەسرێ دەواقعدا ئەرزکەم دژواری پێش دێ و ئەو دژواری دەبێتە هۆی درەنگەیشتنی خەڵک بە زانیاری، دەواقع دەبێتە بربەستێک لە سەر ڕێگەی پێشکەوتی وڵات، پێشکەوتی خەڵک. بۆ وێ ناگەن لە ڕێگەدا ئۆتوبان هەبێ خەڵک بە هاسانی دەگەنە مەقسەدی خۆیان، بەڵام بە وەختایکی ئۆتوبان نەبێ ڕێگەی ئەزکەم خراپ و ناشیا و ئیسفالت نەکراو هەبێ زۆر بە دژواری دەگەنێ بە مەقسەد، بەڵام زۆر بە دژواری. ئەوە دەبێتە هۆی ئەوە کە ئێنەرژی لە دەست بچێ، ئەوە دەبێتە هۆی ئەوە کە کات لە دەست بچێ، وڵات وە دوا بکەوێ، خەڵک دەستەسیان بە ئینتیلاعاتی ئەزکەم تایبەت نەبێ و نەتوانن شوێن دابنێنە سەر ڕەوتی ژیانی خۆیان و کۆمەڵگاکەیان. زۆر سپاس. کاک ناسر، لە ئاماژەدان بە بەحسی فیلترینگە دەڵێن ئەمە هەرە و کایە کۆنەیە کە لە بینی پۆلیس و دزدا هەیە، ینی هەرچێک دەسەڵات لە ئێراندا و بەگشتی ئەو دەسەڵاتانی کە گرێکیانە ڕێگا بگرن لە ڕاگەاندنی ئازاد تکنۆلۆژی زیاتر ئەدۆزنەوە بۆ ڕێگەگردن، خەڵکیش ڕێگەهای ئەدۆزنەوە بۆ ئەوە کە و فیلترە تێک بشکێنن. ئالەم کایەدا تا ئێستا بە پێی زانیاری ئەمڕۆ دەسەڵاتەکان سەرکەوتوترن یا و خەڵکەی کە دژی و دەسەڵاتانە وەستاون؟ هەروەک بە خۆت باست کرد ناکرێ، ینی ئەگەر مەبەست ئەوەیە کە لە ڕووی تەکنیکیەوە سەرکەوتنی لانی دەوڵەت بەوە پێناسە بکەین کە توانێتی بەر لە خەڵک بگرێت بۆ گەیشتن بە ماڵپەرە فیلترکراوەکان، نا سەرکەوتون نەبووە لەبەرەوەی هەموو جۆرەکانی فیلترشکەن و VPN و ئەوانە لە ئێران بوونی هەیەەوە دەکرێت بە تیاربوون بۆ فیلترشکەن و VPNانە وەسڵبی بۆ ماڵپەرە یاساخکراوەکان لە ناو ئێراندا. بەخۆشت کە باست کرد هەروایە هەرچی تەکنۆلۆژیای فیلترینگ و بربەست دروستکردن بۆ دەستڕاگەیشتن بە کۆمەڵک ناوەڕۆک لەسەر ئینتەرنێت هەرچی تەکنۆلۆژی پێشرفت دەکات، تەکنۆلۆژی بەرگرتنی، تەکنۆلۆژی بایپاسکردن و بە سەردەبازدانیشی هەروە پێش دەکەوێت. بەڵام ئەوەی کە دەمەوێت لێرە باسی کەم، کۆماری ئیسلامی ئێران لە چەند ساڵی ڕابردوودا دەستی بردو بۆ کارێکی تۆزە مەترسیدارتر لەوەی وا پێشتر، ینی تەنیا یاساکردن. ئەویش ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 150 سەروەری VPN خۆی دروست کردووە، بۆ مانایە کە VPNەکان ئێستا لە بازاردان ئەگەری زۆری هەیە لە VPNانە بن کە فەتا یا پۆلیسی ئینتەرنێت سایبەری ئێران دروستی کردووە لە بێزەنگاکاندا دەتوانێت ئەویش کۆنتڕۆڵ بکات. بەڵام بۆ جاوی
یعنی بەکارهێنەرانی ئەمی پێێنانە کە ئێران خۆی دروستی دەکات بە شێوازێک ئەوەی کە بەکارهێنەر پێی وایە خەریکە فیلترینگ دەشکێنێ هەموو زانەرەکان دەخاتە بەردەستی پۆلیسی ئێران. دەتوانین وا بڵێن دیسان هەر بەکارهێنانی VPN ئەویش بۆ شێوەوەندە ئاسان نییە کە ئەنی بەکارهێنانی VPN سوپای پاسداران و فەتاژ بەو شێوەیە ئاسان نییە کە بڵیت تەواو دەتوانێت شنود بکات ینی محتەواکان شنود بکات بەو شێوەیە بەڵام دەتوانین بڵێن کە لە کاتی پێویستدا دەتوانێت ئەو بەکارهێنەرانی ئەو VPNانەش قەتع بکات. بەڵام شنودەکەی تۆزە پیچیدەتر دەبێتەوە لە ڕووی تەکنیکیەوە. بەڵام ئێشتا ممکنە بۆیان ممکنە بەڵێ لە ڕووی تەکنیکیەوە ناممکن نییە. دکتۆر ڕەحیم ئێران دەڵێت کە ئەو فیلترانە و ئەو یاساخکردنە ئەو تۆڕانە دەگرێت و کە بە شێوازێک یا دژایەتی ئاین دەکەن یا پۆرنۆگرافی منداڵانی تێدایە یا پۆرنۆگرافی بەگشتی پۆرنۆگرافی گەورەساڵانی تێدایە مەسەلەن با بڵێن بە شێوازە یاساکان ئێران دەشکێنن بەڕاستی وایە یا نا ئەو سایتانش کە هەر لە چوارچێوی یاسانە دەوڵەتەکانیشدا کاری هەواڵنێری دەکەن دادەخرێن. نا بە بڕوای من ئەوە دەواقعدا کەرەسەیە کە بیانوویەکە کە دەسەڵاتەکان بۆ کردی دەنجی خەڵک بۆ ئەوەی کە خەڵک بتوانن دەنجی خۆیان بەڕاشکاوی ڕابگێنن لە ڕاستیدا بۆ دواخستنی پێشکەوتی خەڵک و وڵات ئەزکەم دەیخەنە بەرباز دەناشتی ئەوانی ئەوە بێڕێزیە بە فام و تێگەیشتووی خەڵک کاتێکە دەسەڵاتێک دێ دەڵێ بەخاطر ئەو جۆرە شتانەیە کە دەواقعدا غەیری ئەخلاقین ئێمن ئەوە فیلتر دەکەم تۆ وەختایەکی ئەوە فیلتر دەکەی دەتوانێتەوە خەڵک ئەگەر فەرهەنگی بڵاتە بان خەڵکی ئێران فەرهەنگیان لەسەرەوەیە ئاواژ نییە کە هەموو خەڵک خۆیان بەو ڕێگەیاندا نزیکەنەوە نەخێر مەبەستی خەڵک لە دەسڕاگەیشتن بە ئینتەرنێت ئەوەیە کە داواکاریەکانی خۆیان بەڕاشکاوی بە ئازادی بە تشتێکی یاسایی ڕابگەێنن دەنا مەبەستیان ئەوە نییە دوای کاری غەیری ئەخلاقی بکەون تەبیعەتەن دیارەوە بێڕێزیکردنە بە خەڵک کاکە من دەمەوێت داوایەکتان لەکەم شتێک تا عەرزکەم کە بەعام دەسەڵاتی ئەزکەم وڵاتانی غەیرە دموکراتیک لە تەواوی ئەزکەم بوارەکاندا هەوڵ دەدات کە بە هەر چەشنێک بۆ دەنجی خەڵک کبکە دەواقعدا ئەوە ڕاگەیشتنی خەڵک بە کەرەسەکانی ڕاگەیان گشتی مەحدود دەکاتەوە بەرتەس دەکاتەوە ئەو وانێکش ئەو کارش کە ئەوان دەیکەن دەواقعدا خێریی بۆ خۆیان نییە ئیدی خێری لەوانەیە بۆ دەسەڵات هەبێ بەڵام خێری بۆ وڵات نییە خێری بۆ خەڵکەکە نییە خەڵک بە دەست ڕاگەیشتن بە کەرەسەکانی ڕاگەیان گشتی بە ئیتلاعات و دیتا باری ئەزکەم ئاگاییان دەچێتە سەرەوە و بەو چشتێک کە باری ئاگای دەچێتە سەر دەتوانن باشتر وڵاتەکەیان بەرەو پێشەوە برن دەتوانن باشتر کۆنتترۆل بکەن کە دەسەڵات دەیەوێت چ بکە دەسەڵاتێکی کە نایەوێت خەڵکەکەیان بزانن کە چ دەکا ئەو کەرەسانە کەب دەکەن دەنا ئەگەر ئەو کەرەسان لە وڵاتانی دیکەدا کەب نەکراون بۆچی بۆ وێنە دەتوانین ببینین کە خەڵک بە ئاسایی لە ڕاگەیەنەکانی کشتیدا لە ڕۆژنامەکاندا لە تلڤیزیۆنەکاندا لە کەرەسەکانی وەکو تیوتر فەیسبوک ئەواندا قسەکانی خۆیان دەکەن ئەو قسانە دەواقعدا لە وڵاتانی پێشکەوتوو ڕێنوێنیە بۆ دەسەڵات ڕێگەکردنەوەیە پێشگیریکردن لە تێکرارکردنەوە و دووپاتکردنەوەی هەڵەکان ئەوەی کە دەسەڵات دەڵێ بەخاتی ئەوانە ئەمن ئینترنێت کەب دەکەم ئەوە شتێکی ئەزکەم بە بڕوای من دژە یاسایە بۆچی دژە یاسایە بۆ ئەوەی عەرز دەکەم لە مادەی 19 لە ئەسڵی 19 تا 43 یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیدا ئیندەواقعدا نزیک بە 23 ئەسڵ باس کراوە لە ئازادیەکانی خەڵک لە پاراستنی ئەمنیەتی خەڵک لە ئازادی مەتبوعات و ڕاگەیاندنی گشتی لە ئازادی دەربڕینی داواکان بەڵام هیچ کام لەوانە ئیجرا ناکرێت هەر وەکو ئەو بڕگانەی کە بۆ وێنە باسی زمانی کوردی دەکات یا باسی زمانی زگمات دەکات ئەوانیش ئیجرا ناکرێت زۆر یاسای دیکە هەیە کە بە سوودی خەڵکن بە سوودی دموکراسین بە سوودی پێشکەوتی ئەو وڵاتن بەداخەوە ئەوانیش کبکراون ئەوانیش ئەزکەم جێبەجێ ناکرێت ئەوە مەسلەیەک بەسەرێکی دیکە هەیە ببوورە من ئەرز دەکەم لەڕێ ئەوە ئەڵبەتە مەسلەی ئەزکەم نەبوونی دموکراسی شتێکی فقط ئەوە نییە کە پەیوەندی بەدەسەڵاتەوە هەبێت پەیوەندی بە ناوچەکەوە هەیە پەیوەندی بە کۆمەلگاکانەوە هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام وڵاتانی وەکو ئێمە وەکو تورکیە وەکو عێراق وڵاتەکانی دیکەش لەوانیشدا ئەو سیستەمە هەیە لەوێدا هەم دەسەڵات هەوڵ دەدا کە کبکات دەنجی خەڵکی نەهێڵە دەنجی خەڵکی بە ئازادی دەرببڕێ هەم ئەوەی کە خەڵکەکەش بۆ خۆیان بەوڕادە لە پێشکەوتووی نەگەیشتون کە بتوانن لەو کەرەسانە یا لەو ئازادیە بە باشی کەڵ وەک بن دکتۆر ڕەحیم
دێمە سەر و باس لە جەناب بابشمە لای کاک ناسر بۆ پرسیارێکی تر دێمە سەر ئیدامی باسەکە جەنابەت کاک ناسر دەفەرمووی کە ئەگەر VPN-ەکە VPN نەبێت کە بەرپرسانی ئاسایشی ئێران و سپای فەتاوشتە پۆلیس فەتا دروستیان کردبێ دژوارە یا ڕەنگە ناممکنە ئەو بیدۆزنەوە کێ بەکاری هێنا و چ زانیاریەک جێبەجێ کراوە پرسیارەوەیە کە ئەی چۆن پۆلیسی فەتای ئێران و سپای سایبری توانیویان لەم ساڵانەدا زۆر لە بەکارهێنەرانێک کە لە تۆڕەکۆڵاتەکان کەڵکیان وەگردووە بۆ دەربڕینی ڕای سیاسی جیاوازی خۆیان بیان دۆزنەوە لە حاڵێکدا ئەوان هەوڵیان داوە کە ئەو فترانیش پشکێنن لەوانە لە تویتر و لە فەیسبوک و لە تۆڕەکۆڵاتەکاندا لە چەند ساڵی ڕابردوودا من یەک جار پێم شک دێت کە ئێران توانێتی سۆکێتی SSL شرکەتە گەورەکان وەکو گوگل یەک جار پێم شک دێت بیشکێنە ساڵی 2011 بوو وابزانم کە گوگل ڕایگەیان کە ئێران توانێتی دەستی بە بۆردەکانی SSL لە سێکور سۆکێت لایەری گوگل ڕابگات بۆیە زوو بە خێرایی SSLەکانی گۆڕی بەڵام دوای ئەوە پێم شک نایە لە دوای ئەویش هەم سەدحی ڕەمزگوزاری SSLەکان هەم قەویتر بوون هەم تا ڕادەیەک ئەو مەجالیان نەهێشتۆتەوە ئێستا بۆ نمونە دەستان پێڕابگە بەڵام وەک باسم کرد پێشتر لە ڕووی تەکنیکیەوە هیچ شتێک بەڕاستی ناممکن نییە بەڵام ئەوەی کە بۆ خۆت باست کرد بەڕاستی سپای سایبەری ئێران لە ناو سوشیال نێتوۆرکەکانیشدا ئێستا بڵاو بووەتەوە من ئێستا تۆ بەوە زۆر دەتوانین لە زۆر گروپ لە زۆر پیج لە زۆر شۆن لە لیستی فرەندی زۆر لیستی ڕفیقی زۆر ڕفیقتدا ینی دەتوانی کەس ببینیتەوە کە هەژماری ساختە و دروستکراوی بە ناوی کەسی جۆراوجۆرەوەیە کە بەڕاستی خەریکی لێکۆڵینەوەن لە ئەوەی کە زان کەسای ناو ئێران چۆن بەشداری دەکەن لەو تۆڕە کۆمەڵایەتیانە مەبەستم ئەوەیە کە تەنیا لە ڕێگای تەکنیکیەوە نییە ینی کراکی تەکنیکی نییە کراکی ئیجتماعیشە ینی جاری وایە لە ڕێگای نەخۆ نزیکردنەوە لە ناو گروپ و گروپی جۆراوجۆری تۆڕە کۆمەڵایەتەکان دەتوانێت شنۆ بکات بەڵام لە ڕووی تەکنیکیەوە ئەگەر لە ڕووی تەکنیکی سرفەوە باس بکەین زۆربەی هەرە زۆری ئەم سەرویسانە وەکو فەیسبوک گوگڵ یا ئەو پرۆگرامانی کە بۆ پەیوەندی بەکاردن و تەلەگرام ڤایبەر واتسەپوانە بە سیستەمێکی ئینکریپشن یا ڕەمزگۆزاری تیارکراون کە ڕەمزگۆشایەکەی سەخت نییە بەڵام کارێکە تقریبان وەکو تێوری سەخت نییە دەکرێت بەڵام وەکو عەمەلەن تۆزێک سەختی دەکاتەوە بەتایبەت ئەگەر تۆ لە کۆمەڵە VPN ئۆرجیناڵی دروست نەکراوی دەستی دەوڵەت کەڵە وەربگری بەڵام دیسان ڕێگای باشتر و تەزمینیتر هەیە کە ئەگەر مەجال بوو من دەتوانم زۆر پێشنیار دێمە وڵاتان دکتۆر ڕەحیم ئاماژداندا بەوە کە بە پێی زانیاری و کولتوری سیاسی بەکارهێنان ئینتەرنێت ڕەنگە لە ئێراندا لە ئاسێکی باڵا دەبن بەڵام پرسیارەوەیە کە ئەگەر ئەو بەکارهێنەرانە بە نەبوونی ئاو بن و با بڵین بە باسی ژینگا بەو سەرکوتکردنانە کە لە کۆمەلگادا هەیە کاردانەوەیان هەیە ئایا بەو ڕادەت گەیشتون لە با بڵین کولتوری سیاسی ئینتەرنێتی کە ئەگەر ئێستا باسی ئەوە هەیە کە تەلگرام دادەخرێت لەگەڵ داخرانی تەلگرامە ئەوان هەڵوێست بگرن بەهۆی ئەوە کە ئێستا زیاتر لە 40 میلیۆن ئێرانی تەلگرام بەکارهێنن ینی سەرکوتکردنەکان لە بواری ئینتەرنێتیە دەتوانێت بێتە هۆی هەڵوێستکردنی خەڵک وڵا ئەوە ئەلبەتە دیارە فقط کردنی یا داخستنی ئەزکەم تەلگرام یا ئینتەرنێت نییە کە دەتوانێت یارمەتی دەربێ بۆەوەی کە خەڵک دەنجی خۆیان هەڵبڕن زۆر کشتی دیکەش هەیە کە خەڵک تا ئێستا دەنجی خۆیان ڕاگەیان دووە بەرز کردوتەوە بەڵام ئایا تا چ ڕادەیەک ئەو دەنگ بەرزکردنەوە شوێندانەرە تەبیعەتەن دیارە خەڵک هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەو کارش پێم وان نییە کە دەواقعدا بەو چەشنێک کە ئێمە لە کۆمەلگادا دەیبینین کاردانەوەیش ئاوا لەلایەن خەڵکەوە هەبێت کە خەڵک هەلی لاقل لە ئێستادا لە کورتخایەندا شتێکی ئاوا ڕوودا بەڵام تەبیعەتەن دیارە سروشتیە کە لە درێژخایەندا ئەوە بە یارمەتی ناگەێنێ بە دەسەڵات و بە خێری دەسەڵات نابێت تەبیعەتەن دیارە خەڵک هەروەکو لە بۆ بێنە ماهوەەردە دیتمان
لەو سایتانەدا دیتومان لە فەیسبوک و تویتر و شتەکانی دیکە دیتومانە ڕێگەیەک پەیدا دەکەن بۆەوەی کە دەنجی خۆیان هەڵببڕن بەعام وڵات بەرەو پێشکەوتە بەرەو پێشکەوت بەرەو سەرکەوتنی خەڵکە نەک بەرەو پێشکەوتنی دەسەڵاتەکان تەبیعەتەن بەرەو پاشەکشن. زۆر چاکە کاک ناسر ئاماژەتدا بە بەحسی ئاسایشەکە من پێشەوە شتێکی لێ پرسم کەواتە بەکار چون دیار دەسەڵاتی ئێران وەکەم دەسەڵات سەرکوتکردەکانی تر دەڵێت کە ئێمە ڕێگەمان زۆرە بۆ ئەوە ئاگامان لە کارەکانی ئێوە بێ خەڵک دەترسێنێت پرسیارەوەی ئەگەر من بەکارهێنەرێکی ئینتەرنێت بم لە ئێراندا موبایلێکم هەبێکم موبایلەم هیچ کاتە دەستی مەئمورێکی ئاسایشی ئەمنەتی نەکەوت بێت هیچ لینکێکی با بڵێن مەشکوکم نەکرد بێتەوە چ ڕێگایەکی ئەم موبایلەی من شنود بکرێت و بەرنامەکانم بێتە دژی خۆم بەکار هاوردنی ئایا تەنیا ینی چۆن دەتوانن تەلێگرامەکە واتساپەکە یا با بڵێن وایبرەکەی من بشکێن و ئاگایان لە قسەکانم هەبێت کاتێککە موبایلێک تازە دەکڕی هەڵی دەبچڕی بۆ نمونە موبایلەکە هی سامسۆنگ یا ئایفۆن یا ئایفۆنی شرکەتی ئاپڵ یا هەر موبایلێکی تر کە لە دەرەوە ئێران دروست دەکرێت یەکەم دەخاڵەت لەو موبایلەدا سیمکارتەکە یعنی تۆ سیمکارتێکی ئیران دەخیتە ناو ئەو دەستگایەوە ناو ئەو تەلێفۆنەوە لە ڕێگەی سیمکارتەوە ممکن نییە کە بکرێ نەرمەفزاری خراپ یا ئەو پێ دەڵم ماڵوێر یا ئەو نەرمەفزارانی کە بەرحاڵ هەر پرۆگرامێکە بکرد کاری جاسوسی پێ بکەی یا سپایی پێ بکەی ممکن نییە لە ڕێگای سیمکارتەوە چونکە سیمکارت محدودە بە ئیجازەی ئۆپەراتینگ سیستمەکە بۆی دەنگ و تەنیا دەنگ و هێدفۆن سپیکەرەکانی بەکاربێنێ ئەیش ئەگەر ئۆپەراتینگ سیستمی دەستگاکە ئیجازەی پێ بدە بەڵام لە ڕێگای ئینتەرنێتەوە ینی لە ڕێگای ئینتەرنێتەوە کە سرعەتی کە خێرایی بەکارهێنانی شێوەی بەکارهێنانی داتا چەند ئیتر دەبێتە مۆڵتیمێدیا ئەوانە زیاتر پیچیدە دەبێتەوە لەوێدایە کە هۆشیار نەبوون یا نەبوونی ئاگایی پێویست لەلایەن بەکارهێنەرانەوە دەبێتە هۆی هەگبوونیان یانە ئەوەی کە دەوڵەت دەتوانێت شنودیان بکات بۆ شێوەیە کە من زۆربەی هەرە زۆری بۆی لەبەرەوەی لە ناو ئێراندا زۆربەی هەرە زۆری بەکارهێنەرانی گوشەکان بەکارهێنەرانی ئاندرۆیدن کۆمەڵە پرۆگرامی زۆر هەیە کە لە ئێران بەکار دێت لەسەر ئاندرۆید کە دەستڕاگەیشتنی زیادە لە حەدی پێویستە کە لەوەی وا پێویستە زیاتری پێویستە بۆ نمونە هێندە پرۆگرام هەن کە کاری تاکسی دەکەن داوای دەستڕاگەیشتن بە لیستی ژمارە تەلێفۆنەکان لیستی پەیوەندەکانی تەلێفۆنی پێشتر یا تەنانەت داوای دەستڕاگەیشتن بە میکرۆفۆنی گوشەکەت دەکات و بەبێ ئەوەی کە ئەوانە قبول نەکەی نایهێڵێ پرۆگرامەکە دابەزنی بۆ نمونەیەکی لەو بەرنامانە بەرنامی سناپە کە هەفتەی پێشوژە لەگەڵ جنابەت باسم کرد کە دەستڕاگەیشتنی زیاتر لە حەدی پێویستی دەوێت یا بۆ نمونە ئەپلیکیشنی بانکی ئێران بانکی ملی ئێران ئەم ئەپلیکیشنە داوای گالەری وێنە دەکات من تا ئێستا نازانم بۆچی یەک ئەپلیکیشنی بانکی داوای لیستی مخاتبینی ناو تەلێفۆنەکەت یا گالەری وێنەکانت داوا بکات یا تەنانەت ڕێکۆردکردنی کاک ناست داوای ڕێکۆردکردنی دەنگت دەکات ڕێکۆردکردنی دەنگ ئەخر پێویستی پێی نییە ئەمە دیارە پرۆگرامێکی جاسوسیەوە دەیهەوێت کۆلەکشنێکی داتا کۆکاتەوە لە سەرڤەرێک و دواتر ئەگەر لە کاتی خۆیدا پێویست بوو ئانالیزام کات و بەرحاڵ ئیسپادەی خۆیان لێ بکات کاک ناسر ببوورە هەر لێرەدا داوای لێبوردنەکەم با ئەم پرسیارە بێم چون لە بیرمانە چێ کاتمان ڕەنگە نەبێت دەکوترێت لە ئێراندا بڵێن پۆلیسی فەتا و پۆلیسی سایبەری و هێزە ئاسایشەکان دەتوانن لە ڕێی تەلێفۆنی تۆوە ئاگیان لەو قسانە بێت کە لە ماڵ دەکرێت دەکوترێت تەلێفۆنەکەت ڕۆشن کە دابنیت ئەوان دەنگت دەبیستن ئەگەر لە ماڵ و خەریکی چیت قسە لەگەڵ کێ ئەەکەیت ئەمە بەڕاستی لە لەحازی تکنیکیەوە ئەگەر تەلێفۆنەکەی تۆ حەک نەکرابێ ممکنە؟ ممکن نییە بەبێ سواربوونی نەرمەفزاری خراپ لەسەر تەلێفۆنەکە غێری ممکنە تەنیا ئەوەی کە دەبێ ئاگان لەخۆیان بێ و پرۆگرامە هینانە بەکارنێ و یەکشی دیکەش بڵێم بۆ ئایفۆنیش ئەوانی وە پێیان وای ئایفۆن ئەمنا لە ئێران ئەپستۆرێکی موازیان دروست کردووە بە ناوی سیبچە یا زۆر شوێنی دیکە
کە کۆمەڵک پرۆگرامی غێری ستانداردی ئەپڵ چونکە ئەپڵ هەر پرۆگرامێک دێتە ناو ئاپستۆرەکەیەوە ڕێڤیوی دەکات چای پێدا دەخشێنێتەوە بۆی کاری جاسوسی پێ نەکرێت فرۆژگایەکی ئەپیان داناوە کۆمەڵک فرۆژگایەک دوان نین کە پرۆگرامیان داناوە کە لە حاڵەتێکدا کە تۆ قفڵی ڕەمزیە پێی دەڵێن جیلبرێکی ئایفۆنەکەت دەکرێت پرۆگرامان ناسکەی کە من پێشنیار دەکەم ئەو پرۆگرامانش خەڵک بۆ دووربوون لە کراکبوون و هەکردن لەلایەن دەوڵەتەوە نیکەن. کاک ناسر زۆر بە کورتی تەنیا تکایە لە 30 سانیەدا بچم ئەشیلا دکتۆر ڕەحیم بچم دواتر. کاک ناسر دەکوترێ ئەوانەیە کە تەلەگرام بەکارهێنن تەلەگرام هەرچەند دەکوترێ end to end ڕەمزگوزاری کراوە لە دەستپێکەوە تا گەشتن بەڵام بە شێوازێ ئاگایان لە پەیامەکانیان بووە ئەمە چۆن دەکرێت؟ لە ڕێگای تەلەگرامیش بە هەمان شێوە تەلەگرام بەبێ ئەزانی تەلەگرام دوو فاکتۆر هەیە کە دەکرێت ئینسان دەکرێت یەک کەس ئاگای لە ینی شنود بکات ئەویش هاوکاری خاوەنی ئەپلیکیشنەکەیە یا ئەوەی کە بەکارهێنەری ئەپلیکیشنەکە کۆمەڵک ئەپلیکیشنی دیکە نەسب بکات داوای ئەکسس بکات. ئێستا پرۆگرامەکانی مۆبایلەکانی هۆشمەند مۆڵتیتاسکن دەتوانن ئەکسەزی ئاپەکانی یەکتر وەربگرن. من تا ئێستا نەمدی تۆ کە تەلەگرام ینی بەڕاستی ئەگەر چونکە لەبەرەوەی تەلەگرام end-to-end ئینکریپت دەکرێت و حەزمێکی گەورە لە ئیتلاعات لە بینی سەرڤەرەکانی تەلەگرام و کە بەکارهێنەرانی ئێرانی دێت و دەڕوا بۆیە بە شێوەی ئەمەلی من دەبینم زۆر چاکە بێت و بۆ خۆیان ئاگیان لە خۆیان بێت بکرێ هەک بکرێت. زۆر چاکە دکتۆر ڕەحیم ئاگام لێ بوو کە کاتێ باس تەلیفۆنەکەمان کرد جەنابەت وەک شە تاییدت کرد ینی جەنابەت وەک ئەزمون تایید یەکەی کە سیستمی اطلاعاتی دەتوانێت تەلیفۆنی تۆ بێ ئەوە هەکرابێ شنودی بکات و ئاگای نەشنود وەختی قسەکردن کە ئەکرێت چون سیمکارتی خۆیانە وەتە تەلیفۆنەکەت ڕۆشن لە ماڵ دانراوە بێ ئەوە زەنگ بدەی ئاگای لە قسەکان ناوماڵەکە بێت. ڕاست ئەوەیە کە ئەو حەکرانە بۆ هەموو خەڵک ناکەن ئەو حەکرانە بۆ عیدەیەک ئینسانی چالاک دەکەن کە لەبەر چاویانە لەواقعدا دەیانەوێت ئەوانە ئەسکەم لەژێر چاوە دیری خۆیان بگرن ئەوانە حەک دەکرێن. ئەمن یا هیچ کەسێکی دیکەش پێم وانی ئەوانەیە کە خەڵکی ئاستایی خەڵکێکی کە ئەمن تێکنیسیێنی ئەسکەم مخابرات یا ئینترنێت نیم تەبیعەتەن دیارە ئەسکەم ئەو کارە بۆ من دەکرێت ئەمن بۆ خۆم بە تەجروبە ئەوەم هەست کردووە کە بەڵێ ئەسکەم خزمەتان تەلێفۆنەکە بەبێ ئەوەی کە لە نزیک منیش بێ ئەوە گوێیان لێ و بەحاڵ شتێکە وەلی ئەوەی هەیە تەبیعەتەن دیارە لە وڵاتانی ئاوادا کاری ئەزکەم سیاسی کاری کۆمەڵایەتی کاری ئەزکەم خزمەتان مەدەنیکردن کارێکی هاسان نییە و عواقبی خۆی هەیە وەلی متاسفانە وایە وەزعەکە ئەمەش هەوڵ دەدەین لە چوارچێوەی یاسەد ئەوەی کە ئەمە دەیڵێین شتێکی ئەزکەم دەواقعەت دیژ بە هیچ شتێک نییە ئێمە خەریکین باسی ئەوە دەکەین گلەی لەوە دەکەین کە ئاغا ئەو ئێوە یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیش حتا ئیجرا ناکەن ئێمە دەڵێن مافی خەڵک نادێ خۆ مافی خەڵک نەدان خۆ جنێودان نییە بەدەسەڵاتێک شتێک ئەمە یەخەیەوانە ئەوەی کە پێمان دەکرێت لە وڵات دەیکەین زۆر کەس گلەیمان دەکرد لێ دەکەن کە ئاغا بوو ئەنگۆ فڵان بێمان شت ناڵێن کاکە هەموو شتێک ناکوتری ئەتونە دەرەوەی دەتوانی بۆ خۆت دەنگی خۆت بەرزکەی و هەزار شت بڵێ بەڵام ئەمە ناتوانە من زۆر بە احتیاطەوە دەبێ قسە بکەم زۆر چاکە منی و ئەسپایی و قسە دەکەم. دکتۆر ڕەحیم ببوورە ئەوەی کە کاک ناسر وتی من ئەگەر دروست تێگەیشتم ئەوەیە کە لەگەڵ ئەوەی جەنابەت حەست بەوە کردووە ڕەنگە تەلیفۆنەکە بێت دەستگایەکی با بڵێن شنوودکردنی جەنابەت کاک ناسر دەڵێت ئەگەر لەسەر تەلیفۆنە ئەپلیکیشنێکی خراپ دانا بەزابێت تەلیفۆنەکە پێشت بەدەست مەموری نەگەیشت بە کودێکی داخل کردی بێت ڕێگای نییە ئەوە کە ئێڵێن ڕاست نییە. کاکە ئەمن ئەپلیکیشنی بانکم هەیە ئەپلیکیشنی سنەپم هەیە ئەپلیکیشنی پەیفۆنم هەیە دەدانە ئەسکەم ئەپلیکیشنی وامان هەیە کە پێویستمان پێێتی ئەمن ئەگە ئەپلیکیشنی بانکە داوڵەت نەکەم ناتوانم کاری بانکەکەم ئەنجام بدەم تەبیعی هەر وەکو ئەو برادەرەوتی بەڵێ زۆر ڕاستە تەواوە ئەسکەم هندێک داوای سەیر لە ئینسان دەکەن داوای ئەسکەم دەسترسی بە تەواوی کۆنتاکتەکانت دەکات. کەواتە دکتۆر ڕەحیم کەواتە جەنابەت ئەزانی بەدابەزانی ئەپلیکیشنی بانگەکە و سنەپەکە و ئەوانەی ترکە کاگناسی ئاماژەی پێدا ئەوان ڕێگەیان پێدراوە کە شنود بکەن قسەکانت ڤیدیۆکانت ڤیدیۆچەتەکانت هەمووی ببینن. ئەمە ئەوان دەزانین بەڵام سەرڕای ئەوانە کاری خۆمان دەکەین چونکە ئەو کارەنە بە مافی خۆمان دەزانین ئەمە خەڵکی ئەو وڵاتەی حەقمانە مافمانە کە دەنگی خۆمان بەرزکەینەوە ناکۆچیەکان باس بکەین کێشەکان باس بکەین ڕێگەچارەکان نیشان بدەین ئەوە هەرچی ئێمەیە بەدەنگی خۆمان بەتوانە دەیکەین.
زۆر سپاس داوای لێبوردنەکەم مەمنونم زۆر سپاس لە هەردوو میوانی بەرنامە بەڕێزان دکتۆر ڕەحیمی فەرەحمەند لە تاران و کاگناسری چەورۆکە لە ستۆکهۆڵم و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.